یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی لە دوای ئەنجامدانی چوارەمین کۆنگرا دەستپێکی قۆناغێکی تری نوێیە لە کاری ڕێکخراوەیی. لە دوای ئەمەشەوە 10 ڕۆژ دەرفەتی بەردەم لیژنەیەکی تایبەتە کە لە ویست هەواڵی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی پێک هاتووە و ڕۆژی چوارشەمەش ئەم هەواڵانە یەکەم کۆبوونەوەیان ئەنجامدا تا هەمواری هەندێ بڕگە و مادەی پەیڕەوی ناوخۆ و پەسەندکردنیشی. هەواڵ مستفا چاوڕەش وەک سەرپەرشتیاری ئەنجومەنی گشتی سەرکردایەتی کارەکان ڕای دەکات. یەکێتی لە کۆنگرەی چوارەمدا بڕیاری داوە بە جیاوازی بنەڕەتیەوە درێژە بە کاری ڕێکخراوەی بدات. بەو پێی یەکێتی بۆ ئەم قۆناغا بە جیاوازی گەورەوە هەنگاوەکانی پیشان دەدات و سەرکردایەتیەکەشی لە کەسانی بە ئەزموون و گەنجانیش پێک هاتووە. ئێستا هەموو چاوەکان لەسەر و حیزبن کە بە درێژایی زیاتر لە 4 دێ لە هەموو وێزگەکاندا خاوەن هەڵوێست و لە زۆر قۆناغی جیازیاشدا هۆکاری ڕزگاری و پاراستنی شکۆی هەرێم بووە. بەهێزی یەکێتی هەر بەتەنها بۆ ناوخۆی حیزبەکە خاڵی گرنگ و وەرچەرخانێکی مێژوویی نییە، بەڵکو بۆ باشووری کوردستان و بەشە بە زۆر دابڕێنراوەکانی نیشتیمانیش دەستپێکی قۆناغێکی تری پڕ ئومێدە. لە دوای کۆنگرەوە یەکێتی لە وێنە گەورە و گشتەکەیدا ڕوونتر لە جاران هەنگاوەکانی دەبیندرێن. ئیدی لە هەرێم هاوسەنگی دەبێتەوە بەردی بناغەی داهاتوو. لە بەغدا کورد بەرەو یەکدەنگی هەنگاو دەنێت. لەسەر ئاستی ناوچەکەش یەکێتی بە چەشنێک پەیوەندیەکانی دادەڕێژێتەوە. کوردستان دەستکەوت و بەرژەوەندیەکانیشی چەقی گفتوگۆکانی دەبێت. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.